ساڵتان لێبێ بەیانیتان باش زۆر زۆر خۆشحاڵین ئەم بەیانێش لەگەڵتانین بەو هیوای متوانین هەموو ئەو تەوەر و بابەتانێکی هەمانە بە دروستی بیگەینن بە ئێوە ئەمڕۆژ بابەتی جیاوازمان هەیە هەر لە بابەتی خۆبەخشی و هۆشیاری و بابەتی فیلم و سینەما و ئەدەب هەموو ئەمانە لە بەیانی 24 جێگەی بۆ تۆ بەیانی تۆش باشاژە بەیانی باشاکار بەیانی تۆش باش بەینتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنەکەن ڕۆژێکی باش دەست پێ بکەن بۆ هیوایە کە ڕۆژێکی زۆر جیاواز و باش بێت بۆ تەواوی ئەو کار و چالاکیانی هەتانە بە تەندروستێکی باشەوە پێش هەموو شتێ دواتریش بە خۆڕاگری و متمانە بەخۆبوونەوە هەڵبەت باوەڕ بەخۆبوون بەشێکە بێت لە بنەمای هەموو ئەو کارانەی کە تۆ بیکەیت و بێتە بنەمایەکی پتەویش بۆ ئامانجەکانمان ئەمڕۆ بڕگە و بابەتی جیاواز ئامادەیە و تەوەرێکی سەرەکیشمان هەیە دواتر قسەی لە سەرەکەین جارە بە بەشێک لەو بابەتانی ئامادە کراوە لاوەڵەوە بەیەوەی بناسیێنین دواتریش دێنە سەر ناوەڕۆکی پرۆگرام. گەنجێکی خۆبەخش لە سلێمانی ڕۆژانە خواردن بە ئاژەڵانی سەرشەقام دەدات. با بەشداری سەدان هونەردۆست و تەماشەوان لە کەرکووک فیلمی سینەمای شین نمایشکرا. ئاکتەرێکی ئەمریکی باڕەچەڵک کورد لە فیلمێکی سینەماییدا ڕۆڵی حەزرەتی عیسای دەژات. لە سلێمانی و لە گەنجێکی خۆبەخشی ئەو شارەوە دەست پێەکەین کە ڕۆژانە خزمەتی ئاژەڵە بێلانە و بەگشتی هەموو ئاژەڵانی بێلانە و بە تایبەتیش سەگ و پشیلەکانی سەر شەقام و ناو پارکەکان دەکات. ئەم گەنجە ناوی دیارە پێی وایە ینی چاکەکردن یاخود بەزەی هاتنەوە تەنیا ئەوە نییە مرۆڤ بتوانێت مرۆڤ بۆ مرۆڤ یان برا بۆ برا بۆ خوشک بۆ دۆست بۆ ڕەفیق بۆ دراوسێ تەنیا بۆ ئەوانە بێ هەر شتێک کە ڕوح لەبەرە دەتوانێت هەناسە بدا و بژیت شانی ئەوەیە لە کاتی پێویست مرۆڤ بەزەی پێدا بێتەوە دیار دەڵێت بەهۆی خۆشەویستی و بەزەی هاتنەوە بۆ ئەو ئاژەڵانە ڕۆژانە خواردنیان بۆ دەکڕم و خواردنەکەشیان پێدەدا. من دیار حەسەنم دانیشتوی شاری سلێمانیم وە چەند ساڵێک لەمە پێش ئەم خولیایە هەر لە مناڵیەوە حەزم لە مەسەلەی ئاژەڵدۆستی هەبوو بەڵام وەکەوەی کە هەتا خۆم دەستم نەکرد بە کار و فرۆشتنی ئەشیایی ئاژەڵ ئەوانم زۆرتر نزیک بووم لەوەی کە لە ئاژەڵەوە بەرکەوتنم هەبێم سوپاس بۆ خوای گەورە حەسم کرد کە ڕۆژانە لەو داهاتی کە دەستمەکەوێت لە ئیشەکەمە و تەنها لەبەرخوا و کارێکی جوان بێ بۆنەوەی داهاتوو کە بتوانم بە کورتە ڤیدۆکانم و پێیان بڵێم کە یارمەتی دەری بێزمانەکان بن چ سەگ بێ چ پشیلە بێ چ تەیروتور بێت چ ئاژەڵە کێویەکان بێ و نەوەیەکی تەندروست بەرهەم بێنین بۆی کە ڕەحم و بەزەی هەبێ بۆ بێزمانەکان. ڕۆژانە بەدەر لە کارەکەم زۆربەی کات ئەوەی کە نزیک بێت لە منەوانێ و ئەتوانم باقی گشتی نزیکە لە ئی شوێن کارەکەمەوە و خواردن ڕۆژانە بم بۆ ئەو پشیلانەی باقی گشتی و زۆربەی کاتی ژێمە پارکی ئازادی و هەر من نیم و من و دەیان کەسی ئاژەڵ دۆست لەم شارەیە و دەیان هاوڕێ ئاژەڵ دۆستمان و من لێرە سپاسی هەمویانەکەم و بتوانین کارێکی جوانکەین بۆنەوەی داهاتوو کە خزمەتی بێزمان کرد و هەر نەبێ ئەو دوو کەلیمەیە لە ناومانان نەمێنێ کە لە کۆنەوە چغە و خەتە
خەمی ئێمە ئەوەیە کە شەڵتەرێکی نمونەیی لە شارەکانە بکرێتەوە دوجار ئەم سەگانە لەسەر جادە ببرێنە شوێنێکەوە و نەبێ خزمەت بکرێن نەوەک لەم سەرجادەیە ئازار بچێژن و نان نەبێ بیخۆن. توتەڵەکان برسی نایەڵم ئینشاءڵڵا بەیدیخوا. هەکار هەواداری فیلمی زۆر فیلمی کوردی دەمویست کۆمەنت لەسەرەوە بدەم یانی بەڵام تۆ کردە پرسیە باش بوو باشە بەگشتی سەری فیلم دەکەم فیلم و دراما بەڵام لەوە خۆشتر نییە بەرهەمێکی خۆت هەبێ درستە بەڵام ئاستەکەی باش بێ وایە ئەجا ئەوە هەرجی دڵخۆشیە ئیتر جاوە واشمان لێ کات کەوەندەی دیکە بینەری فیلمە کوردیەکان بینەوە ئەرکی سەرشانی ئاکتەران و دەرهێنەرانی کورد زیاتر قورسە بێ لە بەرەوەی کە ئیتر فێری فیلمی جوانیان کردین تەواوە بێ بینەریش تێکەن هاژە ینی لە ڕێگەی فیلم و سینەماوە دەتوانی زۆر ئامانجی دیکە بپێکێت و ینی ڕاستە مێژووی کوردستان مێژوێکی زۆر گەورە و دەوڵەمەندە ینی زۆر قسەمان لەسەرەوە کردەوە کۆمەڵێک سینناریۆی ئامادەت لە بەردەمە بۆ جێرانەوەی مێژووی کورد لە ڕێگەی فیلمەوە ینی چیرۆکی زۆر جوان و سەرنجڕاکێشی تێدایە کارەساتی گەورەی تێدایە هەموو ئەمانە ئەگەر بە جوانی و باشی کاری لەسەر بکرێ بێگومان دەنگدانەوەکی باشی دەبێت ڕاستە هەرێکێکیش لە ئێمە بۆ خۆی ئاکتەرێکە لە بەرەوەی ئەوەندەمان بینی و بیستووە لەم کوردستانە ڕۆڵمان تێدا جێراوە لەم ئەمەە ڕۆڵمان پێدراوە لەلایەن داگیرکەران و یاخود هەر ڕووداوەکانی ژیان بەگشتی شوات لە یەکە ئاکتەربی بەڵام پێویستمان بە دەرهێنەر و سینارستی باشە بێ بۆ ئەوە هەر بۆیە ئێستا یەکێک لەو نمونە جوانانەی کە ئێستا بۆتە پڕبینەرترین فیلمی شینە کە لە کەرکووک نمایشکراوە و بینەرێکی زۆریش بۆ فیلمەکە ئامادە بوون. فیلمەکە لەلایەن هونەرمەندان و هەوادارانی سینەماوە پێشوازی بەرچاوی لێکراوە و ناوڕۆکی فیلمەکە خۆی لە کێشە کۆمەڵاتیەکانی سەردەم دەبینێتەوە کە چەند سەرمایهدارێک دەیانەوێت کچان و واژنانی کۆمەڵگا بە ناوی مۆدێلەوە لە پێناو بەرژەوەندیەکانی خۆیان بەکاربێنن. شالە خەوەستا ئەم نیوەڕۆ خەوە نەکبەتی ساحبتە طبعا بەقسەی جەنابە بێ هەموو عالەم نەکبەتیەتی يوجولي لم ماڵە خەو مەمنوعە قسەکردن مەمنوعە گوێگرتن لە گۆرانی ئەوە هەر هیچ ڕز و سڵاو بۆ جەنابتان بۆ بینەرانی کوردستان 24 ئەم فیلمە هەڵقوڵاوی خێزانێکی کووردە خێزانێکی ئاسایی کووردە و هەڵقوڵاوی ئەو کێشە و گرفتانەیە کە ڕوبەڕووی هەر تاکێکی کۆمەڵگا ئەبێتەوە هەر تاکێک لە هەر کوێیەکی مجتەمە ئابێجا بە هەموو جیاوازەکانیەوە وەکەی بیرن ئەمڕۆ ئێمە لە شار جوانەکەی کەرکووشین دوای 10 ڕۆژ نمایش لە شاری سلێمانی ئێمە هاتوونێتە شاری کەرکووک بۆی خۆمان یەکەم ڕۆژ لەگەڵ میوانە ئەزیزەکانمان بینەرانمان لە شاری جوانەکەی کەرکووک ببینی فیلمیشین و زۆر دڵمان خۆشە بۆ پێشوازە گەرمەی کە خەڵکی لە فیلمەکەمانیەکەن بەڵام ئەوە چەندێکە ئەو پیرەمێردەما لە سزنان لێ خۆش بیکە بۆ خاتری خوا بیکە بۆ خاتری ئەو سەرسپی پێم وتی من جارێ بەسەر دنیاوە نیم من کوڕێکم مردۆ تۆ لەوە تێگەی ئەمەوێ ئەوەی کە باسی کەم کە بینەر یەت سێری فیلمەکە کە چه ئەحساسێکی بۆ دروستە بێ لە لای ئەوەی کە جێی خۆشحاڵی هەموو ستافی فیلمەکەیە و بە تایبەتیش من وەکو ئەکتەر ئەگەر باسی خۆم بکەم ئەوەی کە جێی خۆشحاڵیە بۆ ئێمە بینەر کاتێک کە یەت سێری فیلمەکەمانەکات بەڕاستی خۆی تیا ئەبینێتەوە ڕاستی ئەمە هیچمان لەسەر کۆمەڵێک بابەتی زۆر گرنگی ناو کۆمەلگا کردووە و ئەو بابەتانن کە ئێستا کۆمەلگای کوردی بەدەستێوە ناڵێنێ بۆیە هەستەکەین کاریگەریشی لە ناو بینەرە زۆر بەباشی هەیە و ئەمەش لە خۆمانەوە ناڵێن لەوە یڵێن کە بینەرەکانمان یەن بۆ
سەیری فیلمەکەمان و دواترێنە دەرەوە خۆیان بە ڕای خۆیان بە قسەی خۆیان ئەومان بە باسەکەنەوە کە ئەم فیلمەمان زۆر بەرکەوتەی هەیە لەگەڵەوانە لەبەرەوەی هەموو ئەو بابەتانە باسەکە کە لە ناو خێزانی کوردی لە ناو تاکی کوردیە لە بەرکەوتەی هەیە و کاریگەری هەیە لە سەریان لەسەر تەرکەکرێ خۆ لە پڕتاژیکەم شێتە بم فلیمێکە شایانی ئەوەیە بیبینی شایانی ئەوەیە بڵێن فلیمێکی کوردیە یعنی خاوەن کارگاکە کووردە هەموو کارمەندەکانشی کوردن بەڕاستی ینی ئەم فلیمە بۆ من جێی شانازیە تۆ ئەم چوار ڕۆژتە بڵێم فلیمی کوردی هەیە وارێ دانیشە مستەفا بەخێر بێ زۆر سپاس سۆری ڕاجیان نەگو باسە کۆڵای باش هۆزاکەی کەیبینی خوا گەورەی خوا گەورەی ئینشاڵڵا هەموو شتێ باشە بۆیە پێ خەیتا ماڵەوە وارێ نایەت باسی هونەرمەندێکی دیکە ئاکەین کە هونەرمەندی شێوەکار ئیمان عەلیە خەڵکی بەغزایە و دانیشتووی شاری هەولێرە پێشەنگایەکی بۆ تابلۆکانی کردوتەوە کە سەرجەمیان بەرهەمی دەستی خۆیەتی و گرانترین نرخی یاخود بڵێن بەرزترین نرخیشی بە 50,000 دینارە فرۆشێت. جا ئەم هونەرمەندە دەربارەی کارە هونەریەکانی دەڵێت هیچ کارێکی ترم نییە تەواوی کاتەکانی خۆم بۆ نەخشاندنی تابلۆکان تەرخان کردووە بۆتە سەرچاوی ژیان و داواکاری زۆریش لەسەر تابلۆکانی ئەم هونەرمەندە هەیە. مبروك اسمي إيمان علي من أهالي بغداد سكنت إقليم كردستان من 2007 بدايتي بالرسم يعني منذ الطفولة أني أرسم لكن يعني ما رسمت لوحات وعرضتها يوم من الأيام بس ناوم إيمان عليا خلقي بغدادم بلام لهولير دجيم لصالي 2007 سەرەتای وێنەکێشانم یعنی هەر لە منداڵیەوە وێنە دەکێشم قەت پێشانگام نەکردبەوە بەڵام پێش 2 ساڵ هەندێک وێنە بە قەبارەی بچووک و گەورە بەشداریم کرد ساڵی یەکەم کاتێک پێشانگام کردەوە خەڵکێکی زۆر هاتن وای کرد هانیدام کە بەردەوام بم و بەشداری بکەم لە چەند پێشانگایەک زۆربەی کارەکانم لەسەر بەردا پاشان لەسەر شوشە و ئەم شتانە هەموو وێنەیەکیش جوانی خۆی هەیە زۆربەی وێنەکانم لەسەر بەردا حەزم نەکرد شێوازێکی تەقلیدی بەکاربێنم سەبر دەستم پێکرد و پاشان دەنکی قاوەم پێشنیاز کرد بینیم شتێکی جوانم دەداتێ بۆ کارەکەم خەڵکیش پێشوازیەکی باشی لێ کرد دواتر داریشم بەکارهێنا لە کارەکانم و خەڵک بەلایەوە جوان بوو هم حبوب القهوة إضافة للحجر حبوب القهوة نجاحي الأول يعني هو بإقليم كردستان لأن شفت دعم كلش قوي لكل الفنانين لە هەرێمی کوردستان هونەرمەند و ڕۆشنبیران زۆر پاڵپشتی دەکرێن سوپاسیان دەکەم کە هانیاندام بۆ کردنەوەی ئەم پێشانگایە زیاتر بە 7 وێنە بەشداریم کردووە سەرەتا هیوایەتێک بوو بۆ من کە دەستم پێ کرد لە ماڵ بووم پاشان کە خەڵکانێک تابلۆکانیان بینیم پێیان جوان بوو خەڵکانی بیانیش نەوەکتەنیا ئێرە تابلۆکانی منیان کڕی لە ئەفریقیا و ئەوروپا و ئەمریکا خەڵک داوای دەکات و دەیانەوێت بۆیان دەنێرم زۆر گرنگی بە پارە نادەم گرنگ ئەوەیە کارەکەم جوان بێت جوانترین و گرانترین تابلۆم بە 50,000 دینارە واستراليا والسويد وعندي متابعيني لحد الآن يعني إذا يطلبون من عندي أي لوحة أسوي لهم إياه وتوصلهم زۆر جار ناسنامەی نەتەوەیەک یاخود بڵێن ناساندنی نەتەوەیەک شەرت نییە بە ئەو ڕاستەوە لایەکێتی شۆڕش و خەبات بێ هەر ئەوە نییە زۆر جار بەهۆی گۆرانی بێژێکەوە زۆر جار بەهۆی میوزیکسانێکەوە یاخود بەهۆی وێنە کێشێک یان ئاکتەرێک
دەناسێنرێ. ئێستا زۆر بەمان کاتێک باسی ئەمریکیەکانەکەین ئەوەندەی ئەکتەرەکانی ئەناسین ئەوەندە کەسە سیاسی و یاخود لایەنەکانی دیکە ناناسێنرێ. بۆ من شتێکی تریش نەڵێم ئەوەندەی باسی وڵاتێک دەکە ئەوە کە یاریزانەکە دەناسی ئەوەندە سەرۆکی وڵاتەکە ڕەنگە گەر ئێستا کریستیانۆ ڕۆناڵدۆ نەبووە من لەکوێ پرتوگال مەناسی لە ڕێگەی لویس فیگۆوە ئەمیش یاریزانە من بە کریستیانۆ مەناسی. کەواتە ئەمە گرنگە بۆ هەرنەتۆیەک ئێمەی کوردیش بەهۆی ئەو کارکتەرە کوردیانەی کە هەمانە ئێستا کەمتر نین لە ئاسیە وڵاتانە و ناسراوترە بین بەهۆی کاتێک گەنجێکی کوردستان ئەبێتە ئاکتەرێکی جیهانی. هەیمەن هۆمەر ئەکتەرێکی ئەمریکی بەڕەچەڵە کووردە لە دایکبوو شاری هەولێرە و بڕوانامەی بەکالۆریۆسی لە زانستە سیاسیەکان و پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە زانکۆی سەلاحەدین بەدەستێناوە. لە ساڵی 2017 ڕووی لە ئەمریکا کردووە لە ڕێگەی بڕینی چەندین بربەست توانی ناوی خۆی لە جیهانی سینەما و مۆدێڵ و فاشن تۆمار بکە و لە زۆرێک لە ڤیددیۆ کلیپەکانی هۆلیوود ڕێکلامە بازرگانەکانی ئەمریکا بووە کە لە مۆڵە گەورەکانی ئەمریکا و ئەوروپا نمایشکراون. هەیمەن بۆ زیاتر پەرەفێدانی ژیانی سینەمایی ڕووی لە کالیفۆرنیا کردووە چەند ڕۆڵێکی پێشەنگی لە فیلمەکان بینیوە کە نوێترینیان یەکەم کورد بووە کە تا ئێستا ڕۆڵی پێغەمبەر عیسای مەسیحی بینیوە. I don't think so. Thank you, ma'am. And I bet it's gonna be alright. I can see the edge of your passion scattered across my bed. And baby, now you're leaving me on empty, and I can't even leave you on red. Only shit that you can break. I'm running out of porn stars and eyes that I can chase. Crying in the shower, but I can't wash you away. But I just feel more secure. What is it? Nothing. I'm sorry. I got distracted. Just left some things laying around. He's trying to fight it like he's scared. And very clear. Ooh, perfect. هەیمەن ئێستا میوانی ئێمە لە ستۆدیۆ لەگەڵمانە قسە لە سەرکارەکانی ئەم ئەکتەرە کووردە دەکەین کەیوە دەستی پێکردووە پلانی بۆ داهاتوو چووە چییە ینی ئەو کارانێک کە خۆی زۆر لەگەڵی ئاسوودە بووە هەموو ئەمانە لە هەیمەن دەپرسین خۆی لێرێ وەڵاممان دەداتەوە کاکە هەیمەن زۆر زۆر بەخێراتی باش بەیانیان زووە لەستی بەیانیان لە ئەمریکا زوو هەڵدەستم بەڵام لێرە لە بڕۆی هەشتی بەیانی لێرە لەوێ کاتەکەی زۆر جیاوازە بۆی هەتێستا ڕەناتمە لەگەڵ کاتی تایم ینی لایفستایلە تێک چووەیان زۆر تێک چووە زۆر جا پێویستم بە حەبیقەوە کە بتوانم دوازە بخەوم بەڵام ئەوەندەیە کە ئێستاوا وا دەگەم لەگەڵ نزیکەی 25 ڕۆژە لە کورسانم لەسەر خۆ دەگەم لەگەڵ تایمەکە ڕێک دەکەم دێ باشە موی وایە دوای کە ڕۆیشتیتەوە لایفستایلەکە و ڕێکخیتەوە لە بەرۆی تۆکو ئەکتەر ئەبێ وەکو سعات بڕۆی دەبی بۆنمە لێرە لە کورسان تەپشا دەکەم زۆربەی کاتدا ئەوەی کە تێبینیم کردووە ڕۆژ دەست پێ دەکات لە بە بۆ چنی من لە یەکۆ دەست پێ دەکە لێرە لە یەکی نیوەڕ دەست پێ دەکات بۆ هەمووان هیوادار بۆ ئێمە لە هەفتەوە دەستی پێکردێ دەمێکە زۆر گرنگە کە بتوانی ڕۆژانە بە ستراکچەرێک بە خەبەر هاتووی لەو کاتە لەو کاتە وەرزش دەکەی لەو کاتە با بڵێن ڕۆژەکانت کە چەندی زوو دەست پێکەی بۆ چوونی من وەکو گەنجێک ئەوەندە گرنگە کە بە پێش دەکەوی کە تو با بڵێن لە زوو هەڵدەستی لە 6 و 7 هەڵدەستی تۆ 6 کاتژمێر لە پێش زۆربەی کەسانیکەی ئەو کارانی لە پێشتەوانە زۆر پێشت دەخاتن بۆی لەوێ لە دەرەوە کە من زۆر گرنگیم بە کاتدا وەکو گەنجێک بە بۆ چوونی من گرنگترین شت لە ژیانی گەنجێک کاتە کە نەتوانی بە فیڕۆی بدەیت بە هەڵی قۆزی هەموو ڕۆژەکان وەکو دەرفەتە کە من وەکو ڕاوچیەک ڕاوی هەموو ڕۆژەکان دەکەم هەیمەن با بینەوە سەرکارە هونەریەکان هەندێک لە
دیمەنەکانمان بینی ماشەڵڵا قۆستریش دەردەچی هەر خۆش سپاس. قۆزی باونا گەلێک سپاس. لە فیلمەکان و لە دیمەنەکان زۆر قۆز دەرچووی گەلێک سپاس. لە کەیوە دەستت پێ کرد چۆن بوو دەستت پێ کرد تۆ ینی نزیکەی پێم وایە 7 ساڵە چووی ئەمریکا بەڵێ چۆن ئەم دەرفەتە هاتە پێشەوە من بەخۆم ئەوەی ڕاستی بی لە 15 ساڵیەوە عشقی سینەما بووم لە پاش سیرکردنی فیلمی یۆڵ لەلایەن دەرهێنەری باوکی سینەمای کوردی یڵماز گونەی کە ئەو فیلمە وای کرد خەڵاتیکان بباتەوە کە گەورەترین خەڵاتی سینەماییە لاما کاتە چیرۆکی ئیڵماز گونای بۆ ئێمە وەکو کرد زۆر گرنگە و کورد کە کەسێک بووە لە زیندان بووە فیلمی دەرهێناوە دەرهێنەری و فیلمی کردووە لەلایەن هاوڕێکەیەوە کە بتوانێت ئەو فیلم بگاتە ئاستێکی نێودوڵەتی وەکو فیلمیکان خەڵاتیکان بباتەوە لە هەما کاتدا کە ستیڤن سپیلبەرگ کاندید بووە لەگەڵ ئەو کاتەگۆری کە ئەویش کووردا بۆ منەوە زۆر بەڕاستی زۆر کاریگەریی لەسەر من هەبوو کە ئایا سینەما چەندە گرنگە بە ناساندنی شوناسی من وەکو کوردێک کە لە هەما کاتدا بۆ زیاتر لە 100 ساڵە ئەو کوردستانە کە دابەشکراوە ئەو کەلتور و ئەو نەتەوایەتی کورد هەردەم لەژێر هەڕەشە و فشاری نێودوڵەتی بووە ئەو دەوڵەتانی دەورم کە ناسنامەی کورد بشاردرێتەوە بۆیە هەر لە 15 ساڵیەوە من حەزم کردووە کە سینەما کە هونەر چەندە گرنگە لە ئاستێکی جیهانی کە بتوانین ئێمە شوناسی خۆم وەکو هەبوونێکی خۆم ڕاستە من هاوڵاتێکی ئەمریکیم بەڵام بە خوێن هەر کوردم بۆیە من هەمیشە لایەکی خۆم دەگرم وەکو کوردەکە کە لە هەر شتێک کە من دەیکەم تایمێکی کوردی لەگەڵە ئەوە وەکو دەستپێکێک بۆ کە دەسەرتای من بۆیە حەزم کردووە نەوەکو وا بڵێن ئەکتەرێکی لۆکاڵی یان کوردیان ڕۆژهڵاتی ناوەڕاستی ئیش بکەم کە زۆر ڕێزم بۆ هەموو ئەکتەرەکانی خۆماڵی هەیە ئەوەندە بۆ کە من حەزم کردووە کە لەس ئاستێکی جیهانی بتوانم کاریگەر بکەم و لە هەمان کاتدا کە تو دەتوێت بگێ ئاستێکی ئەمریکی جیهانی ئەوە تێکۆشانی زیاتر دەوێت کۆسپی تۆ قورسترە بێ گەلێگە لە قورسرە لە بەرەوەی کە یەکش لێرە گرنگەمە بزانین کە تو دەڕێ وڵاتێکی نوێ لە تەمەنێکی گسکۆ دەست پێ دەکەی لە سەفرۆ دەست پێ دەکەی دروستکردنی خۆت بە تایبەتی کە من چمەوە من پشگیرێکی ئەو تۆم نەبوو هەموو دروستکردنەکان لە خۆمەوە بووە کە و من لەوێ کە دەستم پێ کرد ئەوانەی کە دێتە پێش ئەو نییە کە تەنها نەزانی من ئەو ڕۆڵی کە دەژێرم ڕۆڵی کورد لەوێ کەمە بۆیە ڕۆڵی کەسایەتی ئەمریکی دەژێرم لێ تەنها فێربوونی زمان ئینگلیزی باس نییە دەبی بتوانی بە دیالکتێکی ئەمریکی قسە بکەی بۆیە دەبم چەند ساڵێک دو ساڵی پێویست بوو کە من بتوانم وەکو ئەمریکی قسە بکەم چکە کە فیلمێک دەردێ کە کەسایەتێکە خەڵکی سلێمانیە ئەگە بە هەولێری لە دیالکتی هەولێری دۆکی قسە بکە مانە ئەکسنتەکەی دیارە دەبێت تو بتوانی ئەوە بۆ من بۆ هەر کەسێکی بیانی کە دێتە ئەمریکا زۆر سەختە نەک تەنها فێربوونی زمان بەڵکو فێربوونی دیالکتی وەکو وان قسە بکەی بۆ ئەوە زۆر کەم کەس ئەکتەرەوە کە لە دەرەوەی ئەمریکا پێی دەزانیتەوە یەکێک بوو کە یەک دو ساڵ پێویست پێ بوو کە خۆم پێفرکم وەکو ئەمریکێک بتوانم خۆم باشە کاتێک کە کوردێگە چێتەوە وەکو تۆ خولیای هەیە چی وای کرد کە سەرنجی مخریجەکان سەرنجی پرۆدیوسەرەکان ڕاکێشی بەلای خۆتە بۆەوەی کە تۆ هەڵبژێرن ئەم فەیسی تۆ بدۆزنەوە خۆت نمایشت کرد یاخود کێ توی هەڵبژارد لە سەرەتا من کە بگەین ئەوباری فیلم لە ئەوی ڕاستیبی من فاشن مادڵین بەکارهێناوە ڕکلامەکان بەکارهێناوە چکە یەکسەر زۆر سەخت بوو بکەمە ناو فیلم چکە ئەزمونێکم نەبوو پێشتر کە لە 2017 گەیشتمە ئەمریکا هیچ ئەزمونێکی سینەمایی ئەزمونێکی کامیرای ئەو تۆم نەبوو لە ئەوروپا بووم پێشتر با بڵێن 3 ساڵ چکە نزیکەی من 10 ساڵ لە دەرۆمە 3 ساڵ لە ئەوروپا 7 ساڵ لە ئەمریکا ئەزمموی کامیرەی با بڵێن مادڵینگوانم هەبووە بەڵام ئەزمموی وەم نەبووە کە لە پێش کامیرە و 56 کەس لە پشت کامیرەبی بڵێ ئاکشن و یەکسە دەست پێ بکەم ئەوە تۆزە کات پێویست بوو لەوێ شتێکیە پێ دەڵێ ئەثنیکلی ئەمبیگوس کە شێوازی ئێمەوکو کورد گەنمیە دەتوانانی ڕۆڵی زۆر کەسایەتەکان بجێڕی بۆن من دەتوانم ڕۆڵی کەسێکی ئەوروپی بژێڕم یان کەسێکی کورد ڕۆژەڵاتی ناوەڕاست عەرەب یان تورک یان لە هەما کاتە ئیتاڵی یۆنانی ئیسپانی و ئەمریکیش دەتوانم بۆیە ئەوە وای کردووە کە من زۆر دەرکە بۆ من بکرێتەوە تەنهاشت ئەوەیە کە من زمانەکەیە کە بەخۆم 5 زمان قسە دەکەم و دیالکتەکانی زۆربەی فێربوومە تەنها ئەوەیە دەبی کار لە دیالکتەکان بکەی بۆیە من لەگەڵ گەنجێکی ئەمریکی لەوانەیە زۆر بە پێشوان بکەم کە ئەو تایبەتمەندی کە من هەمە و ئەو تایبەتمەندە نێودوڵەتی کە هەمە
ئەو هەموو ئەزمونەی لە دەرەوەی نەک تەنها لە ئەمریکا دروستم کردووە بۆیە زیاتر وە دەکە کە من بە پێش جوان بکەم ئەوە بۆ من زۆر گرنگ بۆ لەوێ کە ئەو ئەزمونەی لە دەروی ئەمریکا هەم بوو ئەگە وەڵام پرسیارەکەم دەبێت جیاوازی عقدکردن لە کوردستان لەگەڵ ئەمریکا و بەردەوام کاتێک کە باسی سینەما و فیلم دەکەی هەموو چاوەکان دەڕۆنە بۆ ئەمریکا و بۆ هۆلیوود چ شتێک وای کردووە کە سینەمای ئەمریکا و هۆلیوود بەردەوام سەرنجڕاکێشتر بێت لە سینەماکانی تر بەخۆ یەک شت لێرە لە ستانداردی هۆلیوود هەیە کە لە بۆچوونی من لە زۆربەی وڵاتەکان ناکرێت لە ڕووی مارکتینگ ئەوان زۆر بەهێزن مارکتینگی شت ئەوان بە بۆچوونی من هیچ وڵاتێک وەکووان گرنگی بە مارکتینگی فیلم نادا کوالتی تەنانە لە ئەمریکا من بورە پێشتر لە ناشۆل تەنەسی ژیام ناشۆل تەنەسی وەکو کوردستانی بچووک ناشراوە لەوێ با بڵێن چەند ساڵێک ژیام کە لە تەنەسی چوومە کالیفۆرنیا هەستم کرد چ جیاوە تەنانە لە ناو ئەمریکاش لە کالیفۆرنیا هۆلیوود لەگەر ویلایەتەکانی تری ئەمریکا چەند فەرقیە لەوانێ دەرهێنەرێک لە تەنەسی زۆر خۆی پێ گرنگ بی بەڵام کە دێتە هۆلیوود ئەسڵەنەوە لە ئاستێکی زۆر جیاوازایە لەگەڵ با بڵێن ستایلی هۆلی ستانداردی هۆلیوود باشە بەڵێ ڕۆڵی تۆ نواندنی تۆ لە نوێترین فیلمتە ئیشەڵا بە دەستپێکی فیلمی زیاتریش فیلمی حەزرەتی ئەیسایە چۆن کارت بۆ کردووە کارەکانی چۆنە ڕوات ئەوە بۆ من بەڕاستی شانازێکی زۆر گەورە بوو کە یەکەم کورد لە ئەمریکا دەوری پێغەمبەرێکی پیرۆزی وەکو پێغەمبەر ئیسا بجێڕم ئەوە ئەرکێکی زۆر بوو لە سەمن بەخۆم بەڕاست مەسیحی نیمە بەڵام ئەوەی لە بواری نواندن ئەکتەری کە تو بتوانی ڕۆڵی زۆر کەسایەتی جیاواز بدینی کە ماکە دەتۆژوەنی ڕۆڵێکی زۆر ڕۆحیانت بوو کە من کە بە دایکم گوتمەوە لە ئەو دۆرە وەرگیراوم دایکم گوتی ئایا تاکید بکە کە دەستنوێژ گرتووە نوێژت کردێت چکە و کەساتێکی زۆر کە ڕۆبەکە لە بەردەکەی هەموو شتەکان دەگۆڕدرێ وایە کە تو دەبی ئەو پێغەمبەرێکی ئەوها مەزن ئەوها گەورە بەڕاستی زۆر سەخت بوو لە ئەوە لە سەرتادا کە تو هەموو لە ئێستا تو لە ژیانێکی ڕۆژانەدای ئاساییە ژیان بەڵام مەکادا ئەو ڕۆبە لە بەردەکەی و کاملێت لە ئاکشنوانە بۆ من زۆر جێگای خۆشحاڵی بوو ئێستا ئەم فیلمە لەکوێیە ینی تەواو بووە وێنەکردنی یان لە مۆنتاژە چۆنە وێنەکردن تاو بە کە پێشوەی بێمە کوردستان وێنەکردن تاوا کرەوە ڕۆژی هەفتە کاتژمێریشم دەکرد بەزێتە تەواوی بکەم چکە حەزم نەکرد بێمە کوردستان بەبێ تاواکردنی و فیلمە ئێستا لە پۆست پرۆدەکشنە کە لەوانێ مانگی سێ بێتە دەرەوە باشە دەیکرد چیە لە کاتێکە ئیبینیان ئەم فیلمە ئەتوانی دواتر وەکوون ئاکتەری سەرەکی پێشکەشی بکی بەدایکت یاخۆت چیەوت کاتێک کە بۆت باسە کرد زۆر دڵی پێخۆش بوو لاماکادا چکە حەز دەکەم من ئەو ڕۆڵە گرنگانە بجێڕم و لە حەز دەکەم لەو بەرنامەیە هەندێک ئەو پرۆژە گەورەی کە من هەمە خەونم هەیە کە ئەو بکرێتە فیلم بەڕای من ئەو کەسایەتی مێژوانە زیاتر من حەزی پێ دەکەم دەوری بجێڕم کە شتێکی لێرە پلانێ لە مەسلەی کاوی ئاسنگەر کە پرۆژێکی زۆر مەزنی هۆلیوود بکرێتن لەمە لە ئێستا لە پرۆژە و ئامانجەکەی من هاتمەوە لەبەر ئەوە بۆ یەکێک لە ئامانجە گەورەکان کە پاڵپشتی بتوانم بەدەستبینم بۆ خۆماڵیکردنی ناوی کاوە لە هەموو ماڵێکی جیهان وەکو چۆن ئالادین و لۆرد ئۆف دە ڕینگز و ئەو کارێکتەرە و فیلمە بەهێزانەی ئەمریکا بتوانم من ئەو فیلمە لە ئەو پاڵپشتی کە هەمەوە ئەو کەسانی کە لە دەوروبەرم ئەو ستانداردێک کە لە هۆلیوود چەند ساڵە 7 ساڵە لەوێ با بڵێن ئەو ئەزمونەی کە من هەمە بەکاری بخەم بتوانم کە لە بەرچەوەیەکی ناڕاستە خۆیان نا کاوی ئاسنگەر ببتە ناوەک لە هەموو ماڵێکی جیان لە ئافریقا لە چاینا لە ئەوروپا لە هەر شوێنێک وەکو پاڵوانێکی جیانی کاگەی من زۆر جار حاڵەت تێگەیشتنێک هەیە پێویستی بەڕاستکردنەوە هەیە بەڕاستی ینی ئێستا بەڕێزت دەرچووی سیاست و پەیوەندی نێودوڵەتەکانی لە هەمان کات ئێستا بووە ئەکتەرێکی دیار و فاشن و هەموو ئەمانە قسەیەک هەبوو دەگوترا پێویستە ئەو بوارەی کە دەیدا دەخێنی لەوەیان کار بکەیت ئەنی مەرجە ئەوەی ئەکتەرێکی باش و دیار بێ دەرچووی سینەما بێت بێگومان مەرز نییە لەبەرەوەی دەبێت شتێک بزانی زانستە سیاسیەکان و پەیوەندی نێودوڵەتەکان ئەوە بەشێکە لە سینەما و لە ئەکتەری کە کەسێک دەبتە دیپلۆما من بەخۆی هەموو بەشێک کە تەواو دەکەی خوێندن هەموو یار بەشێکە لە سینەما بەڕاستی بەشێکە لە نواندن وایە بەخۆی کە کەسێک دەبتە دیپلۆما من دایکم حەزی دەکرد بمە دیپلۆمات لەبەرەوەی ئەو زمانی دەزانم و کە پلانم هەیە ماستەریش لە پەیوەندی نێودوڵەتەکان بخوێنم لە ئەمریکا لە داهاتوودا کە کەسێکی دیپلۆما دەڵێ کارکتەرێکی نێودوڵەتی
چکەوت وەکو کارکتەرێکی وەکو ئەکتەرێکی نێدۆڵەتی بە بۆچوونی من ئەوانە زۆر پێکەوە پەیوەندیان هەیە لە هەما کاتە من لە ئەمریکا لە مەکتەب خوێندومە لە بۆ سینەما لە دوو قوتابخانەی زۆر بەناوبانگی ناشۆڵ تەنەسی لەوێ خوێندومە خوێندنم کردووە با بڵێن نەک ئەوە بڵێ هیچ نەخوێندوی بۆی وەکو بە پرۆفشناڵی چوون بۆ مەکتەب بووی باشە بنەما و یاخود نقطەی سەرکەوتنی تۆ چییە؟ من هەموو ڕۆژێک کە لە تەمەنی و لە بچووکیەوە هەموو ڕۆژێکم ئامانجدارە کە ڕۆژێک لە خەو هەڵدەستم هەمووی دیزاینم کردووە کە شەوەکەی پێشەوەی بخەوم پلانەکەم لە بۆی دانە ئەو ڕۆژە من ئەو بەرنامانەم هەیە ئەگەر بۆ بەرنامان نەکەم زۆر ڕۆژی دواتر با بڵێن لێپێچینۆ لەگەڵ خۆم دەکەم بە بۆ چوونیمە گەنجێک کە من زۆر ئێستا لەو ئاستەمە کە ئاسە لە ئەوانە هەمووی بەرهەمی 10 ساڵی پێشترە لەوە نیە کە من لە ئێستەوە بگەم و ئاستە ئەوم وە کلیپی هۆلیوود و ڕکلاماتی نێودەوڵەتی و ئەو هەموو فیلمانی هەروەرکێکی باشە کردووە زۆر بە بەرنامە هەموو ڕۆژ هەڵدەستم بە بەرنامە دەخەوم بۆیە لێرەدا ئەوانە هەمووی دەگرێت و سەر کات بەسەر نەبردن کات بە فیڕۆ نەدان وە فێربوونی سکیل فێربوونی بەهرە زۆر گرنگە کە ئێمە لە بەرۆی وەکو کورد زۆر ستۆری گرنگمان هەیە زۆر باگراوندەکەمان زۆر بەهێزە لە دەوڵەتەکانی کە جیاوازە ئێستا من ئەرکی من ئەوەیە کە وەکو پردێک لە بینی چۆن بڵێ دەمێ هۆلیوود بینمە کوردستان و لە فیلمەکان کە لەوێ دروست دەکرێت بەشێکی لە ئێرە دروست بکرێت ئەوەی ئەو ئامانجەی کە من هەمە لە خۆم زۆر گەورەترە کردنەوەی پردێکە لە بۆ نمە زۆر جارێ فیلمێکی هۆلیوودە ئەکتەرە سەرچەکە فەڕەنسیە ئیتالیە یۆنانیە یان بەریتانیا من حەز دەکەم ڕۆژە دابێ کە فیلمەکانی مە کە ئەمە بتوانین ئەکتەریش ئێرە لە بۆ فیلمێکی وێ هەڵبژێردرێ بەو شێوازە کە ڕابهێنرێ و ئەکتەرەکە بتوانیتن ینی کە فیلمێکی No Country for Old Men هاڤێ باردێم ئەو حوڵاتیشی ئیسپانیە لە ئیسپانیا بەڵام ڕۆڵی کابراک دەجێڕی کە خەڵکی تێنسی خەڵکی تەکساسە و بە لەهجەیەکی وها قسە دەکا کە هەت جیاوازی ناکێ و کەسەکە ئەسن لە ئەمریکا لەدایک نەبووە بۆیە ئامانجی منەوەیە کە بتوانم ئەمن ئەو بربەستە بشکێنم بمە نمونەیە کە گەنجەکانی کەش بڵێن ئەگەر هەیمن بتوانانی بگاتە ئاستەی منیش دەتوان بگات دەیان گەنجیکەی تری کورد بتوانن بگەنەوە ئاستە سینەمای کوردی سیر دەکەی فیلمە کوردیەکان بەڵێ چۆن هەڵدەسەنگێنی ئێستا لەو چەند ساڵی کۆتایی سیر دەکەی فیلمەکان زیاد بوونە و ڕێژەی بینەریش زیاد بووە سینەماکان هەندێک جار بەمان کە فیلمەکان درێژیانەی خەڵک دەڕۆن بۆ سیرکردنی فیلمەکان ئەمە چۆن دەبینی وەکو هەنگاوێک ئەو چەندین فیلمەی لە دوایەتی دەرهاتوە کە من بە خۆم سیرم کردووە فیلمی باشن هەرچەندە پێم وایە لە ڕووی تەکنیکیەوە پێویستیان زیاتر بە پەرسەندن هەیە کە فیلمەکان دەبینم تەقینەوەک دەکرێت CGI-یەکە یان VFX چکە من لە چاوەکی ئەمریکی هۆلیوود تەماشای دەکەم بۆ نمە کەسانێک کە ئەو ئەزمموی نەبیتن جیاوازە ئەمە تۆزێک ڕاستگۆمە حەز دەکەم مرۆڤەکەم بە ڕاستگۆی قسە بکەم بۆ لەو دوایی کە برادێک داوەتی کردم کە فیلمێکی دەریناوە پارێکی زۆری لە فیلمەکەەوە کردووە حەزی کرد بۆ چوونی من وەرگی ڕاستە خۆ کە من زۆر بەنگلیزەکەی بروتەڵی ئانس کە زۆر کێشی لە ناو فیلمە هەبوو کە زۆر کەس نەدەی من بینیم ئەو ئامانجیم لەوەیە کە باشترکردنە من ناڵێم کە شتەکان دەبێ ئەمە بتوانین ڕقنە لە شتەکان بگرین و لە هەما کاتدا دەرهێنەرەکە و کەسەکەش بڵێ ئۆکەی کە تو مادەم ستاندەرکی جیهانی ئیش کردەوەت کردو من گوێ ڕدەگرم لە بۆ فیلمی دواتر هەنگاوێکی زۆر باشە کە ئەو فیلمەکان بەو ستایلە دروست دەکەن بەڵام گرنگە زیاتر گرنگی بە VFX و CGI کە ئەوانێک کە با بڵێن کە تەقینەوە شتان دەکرێت بتوانرێت کە وەکو کارتونی بە دیار نەکەویتن کە من لەوێ بۆمە تیمم هەیە تیمێکی زۆر باشمێ کە کوردن لە فیلمی هۆلیوود ئیش دەکەن ئەمە دەتوانین بۆ منە کە ئەمە سندیکا لەوێ دروست دەکەین کە یەکێک لە کۆمپانیای گەورەکانی بە بۆچوونی من کۆمپانیایکی بەنای میتۆس فیلم کە خاوەنەکەی کاک مەمەد ئەکتاشە وەکو کەسایەتێکی کورد فیلمەکانی ئەو بە ئاستێکی زۆر جیهانیە کە خەڵاتی زیاتر لە هەفتا خەڵاتی جیهانی بردوێتەوە کۆمپانیایکی ئەڵمانی بەرلین ئەڵمانیە بەڵام کوردیشە باشە من ئەمە ئەلێرەیە پرسیارێک لە تۆ بکەم ئەوەندە جەخت لە کوردبوون و کوردایەتیەکەیتەوە کاتێکە وەکو ئاکتەرێکی گیانی ئەچیتە سەر ستێج یاخود ڕۆڵە گێڕی یان بەشداریەکەی لە هەر ئڤنت و فستیڤالێکە جەخت لەواکەیتەوە کە کوردیت چونکە زۆر جار لە شوێنەکانی دیکە لە سێکتەرەکانی دیکە جا لە سینەما بربەستێتە بەردەم ئەو کەسایەتیە کە نەڵێ کوردم خۆی وەک کورد نەناسێنێت تۆ تووشیم ئاستەنگانە بوویت من
پێشتر کێشم نەبوو لەوەی بەڵام هەندێک جار هەیە کە مەسەلەکەی دەڵێ کە پێشەوەی بریکات بکەی لە ئەمریکا لەوە زیاتر گرینگە کە من بۆن ڕۆڵ ئەمریکیەکان بجێڕم لەماندا کە گەیشتە ئاستێکی ئەوها بەرز ئەو کاتی دەتوانی با بڵێن لە ستێجێکی گۆڵدن گلۆبس یان لە ستێجێکی ئۆسکار دەتوانی کە یەک قسە بکەیت کە هەموو جیهان گوێ لێت بێ بەڵام پێشوەی بگەیەوە دەبی تۆزێک بە استراتیژیانە ئیش بکەی لەوێ زۆر گرینگە کە با بڵێن لە ڕووی ئەثنیسیتیەوە لە ڕووی نەتەواتیەوە کە بە وریایی بچێنایی ئەوش بەخۆی سیاسەتێکە لە خۆی کە من بەکاری میناوە لەوێ هەرچەندە با بڵێن کاریگەری کوردی لەسەر من دەبی بەڵام زۆر جار هەیە وەکو ئەمریشەک ئیشم کردووە هەتاوکو بگەمە ناو وەزعگە لە پاشان بڵێم ئۆکەی جاها هەکار ئەوە سە پیشەکەی لەوێ بەکارهێناوەتەوە ینی بڕوانامەکەی لەو شتیا بەکارهێناوەتەوە نیە پەیوەندێن بێگومان ئەوە زۆر زۆر پەیوەندی پێکەوە هەیە کەواتە تۆ بەکارهێنا و سوودە لێ بینی ئەم بەردەوام بەکاردێنم هەر لە ژیانی ڕۆژانەشمان ئەوە بابەتی دیبلۆماسی ئەوان هەردەی بەکاربێت زۆر لە مامەڵەکردنی ئاسایی باشە کاگەیمان بەر لەوەی کە ببی بە ئەکتەر کاری فاشنت کردوایە بەڵێ لە بواری ڕکلام زۆر دەکرد و دواترین ڕکلامم کە لە لۆس ئەنجلس تەسویر کرا ڕکلامەکە بۆ کۆمپانیایەکی نێودوڵەتیە ئەو ڕکلامە لە قەتەر و دووبەی و لە ئەوروپا و لە زۆربەی وڵاتە جیهانیەکان وەکو بیلبۆردێک پیشان دەدێ کە گرنگیان لە دووبای دەبی بۆ من زۆر نزیکەی 2005 زیاتر لە 2000 کەس کە هەڵبژێردان لە بۆ ئەو پرۆژەیە بەڵام ژمارەیەکی زۆر بچووکمایە کە من یەکێک بووم لە ژمار بابن یەکێک بووم وەکو یەکەمەکان هەڵبژێردرام لە بۆ من زۆر مای خۆشحاڵی بکە بتوانێت ئەو هەموو کەس ئەومە پێش بڕکەی لە لۆس ئەنجلس لە کالیفۆرنیا لە مەڵبەندی هۆلیوود و فیلم و ڕکلامات کابی کە من بتوانم بە پێش ئەوانە بکەم کە لە ئەمریکا لەدایک بوونە لە ئەمریکا خوێندویان کە من هەڵبژێردێم ئەوە بۆیە توانایەکانی من پیشان دەدا کە ئەمن کە دەستمە هەر پرۆژەیەک کە خۆم بۆی ئەوە دەکەم کە ئەو ڕۆدیم پلانمدانایە کە دەڵم وەرم گرتیە بۆ عقلێتەم دەچمەناوی زۆر گرینگە کە با بڵێن بابەتەکە متمانەیە کە تو پێشەوەی ئەمن لەوێ شتێکی لێ ئەم بەخۆم نوێنەرم هەیە لە زۆربەی ویلایەتەکان نوێنەرم هەیە لێندەر پێ دەڵێن ئەیجنت ئەو نوێنەری تو نوێنەر با بڵێن ڕێپرزەنتی تو دەکات لەوێ کە بۆ فیلمێک دەردەیان یان ڕکلامەکی نێودوڵەتی کە بۆ ئاستە گەورەیە بوو ئەوان بۆ نوێنەرەکەی من دەنێرن نوێنەرەکەیم با بڵێن ها لیایزۆن هەیە لە بینی ئێمە لە پاشان ئەوانە بۆ هەزاران کەسیکە دەنێرن بۆیە کە تو دەڵێ ڤیدیۆ کورتە ڤیدیۆک لە ماڵە دروست دەکەی ستودیۆیەکە لە بۆیان دەنێری دەبێت بە شێوازێک دروست بکەی کە تو ئەو ڕەدی لە مێشکدابی کە تو لەسەر سێتی لە تەسویر کردی وەرگیری هەموو شتەکان بۆیە ئەمن بۆ شێوازە هەموو جارێ سێڵ تەیپم کردووە لە زۆربەی کاتەکانیش با بڵێن وەرمگرتەوە ڕۆڵەکانی من زۆربەی ڕۆڵی سەرەکی بووە کە ئەوەش بە متۆزە گرنگە هەر بژیت باشە هۆمەر ناوبانک بە ناوبانک بوون هەیمن ببوورە کێشەنێ لەبەر ئێچەکان لێمان هۆمەر ناوی ناسناوە با بڵێن ناسناوە قەیناوە شەبێ خۆ ناسناوەکە باجان دەکەن هەر بەغەڵەت نییە باشە هەیمن ناوبانک بۆ تۆ چییە ینی کاتێ چیتە دەرەوە لاوانێ زۆر خەڵک سەرنج بدەن نەتوانی لە زۆر شوێن بە ئیسراحەت کەسێکی ئاسایی بیت لەم ڕۆ چی بۆ تۆ پیا کردو چیشی لێ سندویتەوە بەدڵنیاییەوە پرایڤسی زۆر خۆشە لە ژیان دەکە هەبێ نازانی هەتاوکە کە لە دەست نەدا ینی بتوانانی لە شوێنی دابنیشی کە نام بخۆی کەسێک لە پەنایەک و ڕسمێک نەگری کە خواردن لە دەمتاوانە ئەو شتانە زۆر داخۆشە کە هەموو کاتێک ئاگال لە خۆتە با بڵێن لە سوۆشەڵ میدیا لە هەر شوێنێک کە نامەک دەنێری کە کۆمنتێک دەنووسی ئەو بۆی هەیە دوای 5 ساڵی کە بگەڕێتەوە گازل لێ بدە بۆیە زۆر شت هەیە دەبێت تو ئاگادار زیاتر ئاگال لە خۆ دەبی زیاتر بۆ ئازادیە هەڵسکەوت ناکەی لە ما کاتیشدا ناوبانگ بە بۆ چوونی من ئەمن ئەو شتم نەکردووە تەنها بۆ ناوبانگ بە بۆ چوونی من گرنگی لە بۆ من ئەوەیە کە بتوانم کاریگەری بکەم بتوانم کە من بگەمە ئاستێک دەستی یەکێکیکە هەڵبگرمەوە ئەوە بۆ من زۆر گرنگترە کە 20 هەیمەنی کە دروست بکەم لێرەکە لەگەڵ من بڵێم ئۆکێ ئەو پاسبڵە دەتوانین شتە بکرێ تەنها دەبێت تو پلانی بۆ دابنەی بۆیە زیاتر ناوبانگ بۆ من ئەوەندە گرنگ نییە زیاتر ئەوە بۆ من گرنگە کە کاریگەری بکەم لەسەر ئەستێژی نێودوڵەتی کە نوێنەرایەتی من بکەم نوێنەرایەتی خێزانەکەم بکەم چکە من باوکم شەهیدە شەیدی پێشمەرگەیە کە لە دژی بەعسەکان با بڵێن جەنگاوە لە کەرکووک لە ئەوە تایتڵەکەی جوانتر کرد کوڕە شەهیدێک
ئەکتەری هۆلیوودە ئەوە زۆر جوانتر نمونەت زۆر بێت و ئەوەندەی زۆر دیکە خۆشحاڵ بووین باگراوندی کە توی لەگەڵمان جوان بووین. کردووە و ئەم بابەتانە زۆر خۆش بووێمە زیاتر قسە بکەین ئەم بەیانە سەرسە کارەکانی تۆ بکەین بێگومانە میز باسێوشە لەگەڵا بکەم کە پلانی داهاتوو چییە گەر پێمان بڵێ بە کورتی پلانی داهاتووی من وەکو پلانەکە لە من گەورەترە پلانێکی زۆر گەورەیە کە ئەکاتمە کوردستان بۆ فستیڤاڵی فیلمی نێودەوڵەتی دهۆک هەیە لێرە ئەوە فستیڤالێکی زۆر پێشکەوتووە کە لە دهۆک دەکرێت فستیڤالێکی نێودەوڵەتی من لەوێ وەکو میوانی تایبەت لە ئەمریکاوە داوت کرام کاتم وێرە و زۆر کەساتێک باشم دیت و یەک لێ ئاشنابوونی من بە کاک مەمەد ئەکتاش کە ئەو کەسە ئەو پرۆدوسەرێکی فیلمی وەکو بڵێ ئەڵمانی کوردی نێودەوڵەتیە ئەمە زۆر ڕێکوتمان کردو دانیشتمان کردووە کە بتوانین ئۆفیسێکی فیلمی لە لۆس ئەنجلس بکەینەوە و بتوانین کە ئەو فیلمە گەورانەی ئەو بۆمە ئەحمەدی خانی کە باوکی ناسیۆنالیزمی کووردە ئەوە پلانێک ئەوە بکرێتە ممکنە من بمە ئەحمەدی خانیەوە جارێ نهێنیە بەڵام ئاشکراشم کرد جوانە ئەو شت ئەو کە ئێمە وەکو کورد مهمەکەی مە لەوەدایە کە ستۆری زۆرمان هەیە نەتەوەکانی باسمان کردوایە ئەوانەیە نییە نەتەوەکان کە وایە بۆ ئەمە دەوڵەمەندی لەو ڕوانگەیەوە کە من ئۆفیسەکە یەک لە ئامانجە گەورەکانی منەوەیە کە ئەو کەسایەتیانەی کە لە کوردستان و لە لۆس ئەنجلس هەنا هەمویانم ئێستا پلانمێ بکەمە تیمێک کە بۆ نووسینی ئەو سکریپتەوە ئەو نووسینکردنەوەی ئۆفیسە لۆس ئەنجلس و دەستکردن بە تەسویری ئەو فیلمە وەکو بە ئاستێکی هۆلیوود ئەمریکی بەڵام بە بڵاوکردنەوەی بەسەر هەموو جیهان وەکو باسم کرد کە پلانەکەی من زۆر گەورەیە و ئەمن هەر پشگیرێکم بکرێ من زۆر مەمنونم ئەو شۆڕشە وەکو شۆڕشێکی گەورەی پێشمەرگەش دەتوانێت سیر بکرێت وەکو شۆڕشێکی دژی داعش لەبەرەوەی ئەوە لە ڕوانگەی هونەریەوە کێمە دەتوانین کاریگەر بکەینە سەر ئاستی ڕای پبلیک ئەپینینی جیهان لە ڕێگای هونەرەوە هەدافی من ئەوە تەنها ئەوە نیە کەمە بە چەک شەڕ بکەین دەبی ئەمە بتوانین کاریگەری بکەینە ئەو هەرێمی کوردستانی کە هەیە ئێستا کە زۆربەی کوردەکان لە پارچەکانی تریم دەبینم لە زۆر پارچەکانی تری کوردستان دێنە هەرێمی کوردستان ئیش دەکەن و ئازادیان هەیە بە شێوازە کە دڵی من زۆر خۆش دەکە کە دەڵێم هەولێر کە من خەڵکی هەولێرم بۆیتە مەڵبەندێک بۆ زۆر کەس کە دێن لە باشەکانی کەی کوردستان ئازادن لێرە ئیش دەکەن دەبی ئەمن ئەوە دەوڵەمەند بکرێت دەبی ئەمە بتوانین ئەوە بەرگری لێ بکرێت چۆن بە بۆچوونین بەرگریکردن لەو هەرێمی کوردستانە کە لە ئاستێکی نێودەوڵەتی دەکرێتن ئەوەش بۆ لەبەری ئەمە هێرشی زۆرمان لە هەر چوادەوروبەرمان دوژمنە بە هەدەفی من ئەوەیە کە کاریگەری بکەمە سەر کاریگەرێکی ئەوها نێودەوڵەتی گرنگ هەبیتن بە خۆم و بە تیمەکەم و بەو کە ئۆفیسێکە لە لۆس ئەنجلس دەکرێتەوە بتوانم بە ئاسانی بگەمە کۆشکی سپی بە ئاسانی بگەمە نوێنەرە گەورەکانی ئەمریکا بڵێم تو ئاگاداری هەرێمی کوردستان چەند بۆ ئەمریکا گرنگە بۆ استراتیژی ئەمریکا گرنگە مەبەستەکەی من لەوەی تەنها هونەری نییە هەدافی من ئەوەیە کە لە کۆتایی دەسەر بەخۆی کوردستان بە دڵنیاییەوە کە بتوانم ئەوە بکەین بەڵێ بۆ هیوایین ئێمەش ئینشەڵڵا لە پاڵ هەموو ئەو شۆڕش و خەباتەی کارکتەرە سەرکیەکان و سیاسیەکان کردویانە لە پاڵەوەشدا کارکتەرێکی کورد بە جیهان بناسێنرێ ڕۆژێک بێ بڵێن ئەمە ئەکتەرێکە ینی کە تۆ ببینن کوردستانیش ببینن سوپاس بۆ تۆ نمونەت زۆر خۆشحاڵتر بم زۆر سپاس بۆ کاتەکەتان ڕۆژ باش سەبەیەکەوە کەش و هەوای شارەکانی کوردستانی گەورە بینین بزانین چۆنەوە کۆی بینن دیمەنەکان دیارە لە هەولێر بەهاریە زۆر بەهاریە بزانین شارەکانی دیکەی کوردستانیش چۆنە.
ئەم بابەتە باس لە خواردن دەکا ئەو خواردنانەش کە زیاتر لە زستانان خەڵک خولیای بۆی هەیە سەروپێ خواردن باشیان لەگەڵ سەروپێ ئەروەڵا عیبم نییە زۆر باش هیوادارم هەبێ بەردەوامێ بیخۆمەوە بڵێ هاتنی وەرزی زستان و سەرما خواستی خەڵک بۆ خواردنی پاچە یان سەروپێ زیاد دەبێت لە باکووری کوردستانیش چێشخانەکانی تایبەت بەر دروستکردنی پاچە زۆر قەرەباڵغن ئەگەر بڵێن پاچە چیەکە سەروپێ چیەکەوەی کە لێنێ شێفەکەی لە وەرزی هاوین فرۆشتنی پاچە لە 60 زیادی کردو بەڵام ڕێژەکە لەگەڵ هاتنی وەرزی زستان بۆ 100 زیادەکە ئەمە قسەی ئەو شێفەیە کە پاچەکە حازرەکە جا چەند خۆشەویستە پاچیان وەکو لە حیمچی پاچە هاوڵاتیان زۆر حەزیان لە گیپەیە شێوازی ئامادەکردنی لە هەر ناوچەیەک جیاوازە لە دیاربەکر کاتێک گیپە کە لەسەر مۆمبار دەکوڵێنن مۆمبار چییە؟ مۆمبار کامەیە من ویستم بپرسم وەڵام منیش نازانم ئەگەر یانێ ئەو ڕیخۆڵی کە هەیە ئەو مۆمبارە ئەوەیە ئاخر داها ڕێک ئەوەیە مانە باسیەوە بکەین لە هەر شوێنێک بۆ شوێنێکتر جیاواز ئێستا من لە سلێمانی کەلی ئەنێن گیپە دروست دەکەین ئەوە بەکار نایێنین ئەو مۆمبارە بەکار نایێنین هەر لە سەروپێکەشا بەکاری نایێنین بەڵام من لە هەولێر بینی ومە لە ناوچەکانی خوار و ناوەڕاستی عێراقیش بینی ومە لە چێشتخانەکان زۆر جار ئەو چێشتخانێک کە تایبەتە بە سەروپێ هەیەە ئەوانیش بەڵام لە ماڵەکانیش هەمووی هەر بەکاری ناهێنێ بەڕاستی ئێوەش بەکاری نایێنین ئێمە ژەر بەکاری جیپەکە ئەوە سەروی هەموو شتە زۆر جار لە دیاربەکر هەکار لە دیاربەکرینیش بەکارێنن ئاوی تەماتە بۆ ئاوەکەی بۆ ئاوی سەروپەکانی سەروپی سوور ترێسە لەوانەیە هەر کەسە بە پێی کللتوری خۆی کللتوری خواردنی خۆی بەلایەوە جیاواز بێ یاخود حەزی لێ بێ حەزی لێنێ بەڵامیتر بە هەموونەوە سەروپێ خۆشە ئەگەر دایکە بۆ خێرخوازێکە بێ داوەتماکە ئەگەر دایکە بۆ لێنیترەوە هەر زۆر خۆشە ئەرک و ماندووبوونێکی زۆر لە پێناو ژەمێکی ناوازە ئەمەیان شێوازی ئامادەکردنی پاچەیە لە دیاربەکری باکووری کوردستان بازاریان گەرمە لەگەڵ دابەزینی پلەکانی گەرمە ویستی خەڵک بەسەر خواردنی پاچە زیادی کردو ئەمەش بۆتە هۆی قەرەباڵغ بوونی دوکانەکانی تایبەت بە ئامادەکردنی پاچە یعنی یازن biz %60-70 پاچە لە وەرزی هاوین فرۆشتنی پاچە لە 60 بەڵام ڕێژەکە لەگەڵ هاتنی وەرزی زستان بۆ 100 زیاد دەبێت هاوڵاتیان زۆر حەزیان لە جیپە و ممبارە چەلاوی ئێسکەکەی و سیر و گۆشتەکەی دەبێتە هۆی ئەوەی تووشی هەڵامەت و سەرمابوون نەبیت بە شێوەیەکی گشتی دەبێتە هۆی زیادکردنی بەرگری لە شت دەستوری ئامادەکردنی لەگەڵ ئەوانی دیکە جیاوازە لە دیاربەکر کاتێک گیپە کە لەسەر و ممبار دەکوڵێنن ئاوی تەماتە بۆ چلاوەکە زیاد دەکەن بێگومان زۆریش توونی دەکەن Sabah gelip içimizi hazırlıyoruz işte. لە بەیانیەوە ئامادەکاریەکانمان دەست پێ دەکات برنجێکی تایبەت بەکاردێنین چونکە ئەمەیان تایبەتمەندی دەداتە پاچەی دیاربەکر ڕۆژانە نزیکەی 500 ممبار ئامادە دەکەم بەهۆی زستانیشەوە ویستی خەڵک زیادی کردووە خەڵک لەگەڵ دەستپێکردنی وەرزی زستان بە کۆمەڵ ڕوو دەکەنە دوکانەکانی فرۆشتنی پاچە ئەمەوە کۆبنەوەیکی کۆمەڵایەتیش وایە بۆیان soğuk algınlığı için, bağışıklık sistemi için بۆ بەهێزکردنی بەرگری لەشمان زۆر باشە سوپاس بۆ خوا لە وەرزی زستان 7 ساڵ جارێک نەخۆش دەکەوت تاکەەوە کارەکەشی سیر و پیاز و پاچەیە بازاری پاچە فرۆشانی دیاربەکر زیاتر بەوە خۆش بووە کاتێک دەڵێن پاچە وەک ئەنتیبایۆتیک وایە و دەوای دەردانە ئەم جۆرە بە بازارکردنە زیاتر ویستی خەڵکی بۆ سەر خواردنەکە زیاد کردووە جا دوای ئەم هەموو خواردنە خۆشە یەک وتە هەیە با بە بیرتان بێنمەوە ئەڵێ خواردن وەکو دەرمان بخۆ بۆی کە دەرمان وەکو خواردن نەخۆی ئەوەتان لە بیر بیتر سەر و پێ بشفتە بێرچێک بێوانە بەخۆتە سپاس بۆ ئێوە کە تاوە کوێستا بینەری ئێمە بوون بە هیوام ڕۆژێکی زۆر باش زۆر خۆشتان هەبێت